عبادت ئەوەیە کەواتوو هەرچی خوای گەورە پێی خۆشە بیکەی و هەرچی خوای گەورە پێی ناخۆشە نەیکەی ئەوە دەبیتە عیبادەت. ئەوجار ئێمە هاتووین کە نزیکەی 200 کەس لێ بکەنە ئەوڕۆ ئامادەیە دەزان هەر نەکەسێک ئێمە جوان جوان دەتانپارێزین ئەمڕۆکە بەڵام لێ بکەنە هیچ شتێک بەرامبەر بە ئاژەڵەکان شت پێدان بە ئاژەڵەکان چون لێرە مەمنوعە بزار خوای پەروەردگار ئەو هەموو شتەی دروست کردیە هەمووی بۆ جوانی سروشتی زەویە بۆ ئێمە بەڕاستی تێڕا بمینێن عومرە لە ڕێیە ئینشاڵڵا شتی کەش دەبێ هەدیە باشمانەیە ئەخلاقی جوانی کوردستانمانە بکەن. ئێمە لە بەشی بێباوەکانی دەستگای خێرخوازی بەخشین لە تەواوی کوردستان یەکێ لە کارەکانمان جگەلەوەی کە موچەی مانگانە بەسەر 1106 منداڵدا دابش دەکەین بەبڕی 135 میلیۆن دینار. دیارە ئێمە بیرمان لەوە کردەوەکو دەستگای خێرخوازی بەخشین لە بەشی بێباوەکان بتوانین خولیان بۆ بکەینەوە کە فرسەتمان وەگرتووە لە پشووی هاوینەدا ئێمە خولمان بۆ زیاتر لە 700 منداڵی بێباو کردوتەوە کە تەنها لە ئۆفیسی هەولێر 200 منداڵی بێباو لە کوڕ و لە کێز دیارە ئێمە خولی پەروەردیمان بۆ کردوونەتەوە. یەکێ لە خولەکان لە کارەکانی خولەکانمان ئەوەیە کە ئێمە بۆ دوو مانگمان داناوە خولەکان بۆ بکەینەوە کە مانگونیەکە مامۆستاکان لە خزمەتی کوڕکسەکاندان و ئەمڕۆکەش ئێمە وەکو بەشی بێباوەکان دیارە ئەمڕۆکە لە هەفتەمین هەفتەداین ئەوڕۆ سەردانی بەخسی ئاژەڵانمان پێکردو بۆ ئەوەی بتوانین جگەل لەوەی کە موچەی مانگانیان پێدەدەین و خولیمان بۆکردن بۆ پەروەردەکردن و وارە ئەمڕۆژ دڵیان خۆشکەین بە هاتنیان بۆ بەخسی ئاژەڵان. پێمان وایە کە دڵخۆشکردنی منداڵانیش بە هەمان شێوە پەروەردەکردنیەکی ترە پەروەردەکردنیەکی کرداریە یاخود عملیە بۆ ئەوەی کەوە ئێمە بتوانین منداڵانی بێباوک پەروەردە بکەین و ئەو خولەی ئێمەکەوە وانە و دەرسەکانی لە خۆ گرتووە بیر و باوەڕی ئیسلامی واتە العەقیدە الئیسلامیە و هەروەها ژیاننامە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەسیرە نەبەویە بە شێوازێکی زۆر جوان و هەروەها خوێندنی قورئان و فێرکردنی نوێژ و دەستنوێژ و سەرەڕای ئەوەش ئێمە کۆمەڵێک ئاداب و سلوک و ڕەوشتی جوان کە تایبەتمان کردووە بە منداڵانی بێباوەک لە دەستگای خێرخوازی بەخشین وانەکانیان پێدەڵێن و لێرەشەوە ئەم سوپاسی مامۆستایان دەکەم کە هەموو مامۆستایەکانمان خۆبەخشانە دەرسەکان دەڵێنەوە ئێمە نزیکەی دە مامۆستامان هەیە ئەو مامۆستایانە مامۆستای پسپۆڕن و مامۆستای شارەزان و مامۆستای بەتوانان قەنەعەتم وایە نەک هەتەنها بۆ منداڵان بەڵکو بۆ خەڵکی گەورە و کەسی گەورەش ئەو مامۆستایانە کەسی بە ئەزمون و شارەزان و لێرەوە من دووبارە و سێبارە سوپاسی خێرخوازانیش دەکەم کەوە ئەو خولە سەرە پای هەر هەمووی لە ڕێگای خێرخوازانەوە هاوکاری مادیمان کرا و سوپاسیان دەکەین لێ بکەنەوە بۆیە دەڵێن با خێرخوازان باشتر و زیاتر بێنە پێش بۆ ئەوەی کەوا منداڵەکانمان زیاتر پەروەردە بکرێن. ئەو خولە ئێمە مەبەستمان لە چی بوو؟ تەنها ئێمە ئەوە نەبوو کەوا منداڵانی بێباوک هاوکاری مادیان بکەین جلو بەرجام بدەینێ گۆشتی قوربانیان پێ بدەین ئەرزاق و خواردنێک نا سەرەڕای ئەوانەش پێمان باش بوو و ئەوە ئەسڵە ئیشەکەی ئێمەیە کەوا پەروەردەیەکی ڕەسەن و تەندروستی ئیسلامیان بکەین لەبەرەوەی کۆمەلگای مسلمانانە و کۆمەلگای کوردیە و خەڵکێک لێرە و لەوێ دەبینین کەوا بە مەبەست و بە بەرنامە داڕێژی دەیانەوێتن ڕەوشت و ئەخلاق و ئاکاری منداڵەکانمان بەلاڕێدا ببن و ئێمەش بە ئەرچی خۆمانی دەزانین وەکو ئەرچی ئیسلامی و ئاینی و نیشتیمانیش کەوا پاراستنی ڕۆڵەکانمان بکەین لە ڕەوشت و ئاکار و ئەخلاقەکان. أنا جماعة درين بقى أو مكان دي بخشين توقف. أنا لا أقول كات. أتوقع قصة السلام عليكم. ما وصلنا ما وصلنا. والله زمان وصلنا. بركان خوزان بينو. سريع وبراز أنا كن براز. هذه حرامة
ئێستا هەر شتێک پیس بی لە دنیا بەر پیسی دەخوات شتی خایم نازانیت سبحان الله چونکە حرامە کەس پێی ناوەڵڵا ئێمە زۆر سوپاسی بەخشین دەکەین ئێمە مانگونیوەک بەمەمانجی بوونا خوا خێریا بنووسێ ئێمە ئەوڕۆ ئێمە هینا باختیا ژەڵام سەبەر دنیا قیامەت بوون چکە ئەوڕۆ هەستێکی زۆر خۆشمان هەبوو چکە ئەمەیان هینا باختیا ژەڵام ئاژەڵی زۆر جوانمان دیت هیوادارم هەموو جارێک و هەموو دڵخۆشێک لەگە هەم کەسێک لەسەر زۆرمان خیندووە هیوادارم هێشتا زیاترش بخین هێشتا زیاترش نمونەمان بەرزتر بیتن هاتوینە بۆ باخچەی ئاژەڵان ئەو مانگە کونیوە خولێکی هاوینیان بۆمە کردوتەوە ئەمڕۆکە ئێمەیان نێتە باخچەی ئاژەڵان دڵی ئێمەیان خۆش کردووە ڕەبی خوا دڵیان خۆش کات وانەکانمان زۆر باش بوو ئێستا کە ئێمە زۆر ئیسفادەشمان لێ کردووە دەستی مامۆستایەکان خۆش بی کە خۆیان بە ئێمە ماندوو کردو من زۆر سوپاسی دەستگای خوێرخوازی بەخشین دەکەم کە ئێمە هێنا بۆ باخچەی ئاژەڵان زۆر دڵمان خۆش بوو هیوادارم بەردەوام بن ئێمە زۆر شتیان لە فێر بین وەکو چۆن ڕێزگرتن لە دایک و باوکمان بگرین چۆن یاری بکەین قسە لەگەڵ چێ بکەین و چێ نەکەین ئاداب ئیسلامەکان و ئاداب کۆمەڵاتەکان و زۆران شتیان فێرکردین ئێمە هێنا بۆ باخچەی ئاژەڵان چەندەهان ئاژەڵمان بینی دروستکراوەکانی خۆمان بینی زۆر سوپاسیان دەکەین هەر بەردەوام بن زۆر سپاسی دەستگای بەخشین دەکەین کە مامۆستایەکان بەڕاستی لەگەی ئێمە زۆر ماندی بوون و زۆر سپاسەشی گەورەیان لەگەڵ دەکەین زۆر دڵخۆش بوون بەڕاستی زۆر سپاسان دەکەین کە ئەو دڵخۆشێتان بە ئێمە پێ کاتێکەوە پشووی هاوین دێت قوتابیەکانمان فەراغێک و بۆشایەکیان نەبوو دروست دەبێت دەستگای بەخشین بیری لەوە کردەوە کەوا دەورەیەک و خولێک لە بۆ منداڵەکان لە بۆ نازداران بکاتەوە بۆ ئەوی ئەو فەراغ و بۆشاییان نەبوو پڕ بکاتەوە ئێمە ژۆک مامۆستایان کەوا لەم خولە بەشدارین هەر یەک لەوانەکانی عەقیدە و بیر و باوەڕ دەخوێندرێت فقهی ئیسلامی ئەخوێندرێت و هەروەها ئاداب و ڕۆشتە جوانەکان دەخوێندرێت ئەلحەمدوللا قوتابیەکان بە شێوەیەکی گشتی زۆر ئیستیفادەیان کردیە. Total 3 parçaya